سەری بەرنامەی هەفتانان لە کوردستان 24ەوەم کاتتان باش لە بەرنامی ئەم جارەشماندا کۆمەڵێک پرگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڵاتیەکی پیرانشاری ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە 30 ساڵە لە وەرزی زستاندا خەڵوز لە ناو بەفر دروست دەکات. لە شیلادزێ بازاڕێکی سرنجڕاکێش هەیە بۆ کڕین و فرۆشتنی پەلەوەری جۆراوجۆری خۆماڵی کە زۆرێک لە خەڵکی گوندەکانی دەڤەرەکەی کۆ کردوتەوە. هاوڵاتیەکی ڕۆژهەڵاتی کوردستان نیشتەجێی شاری سلێمانیە و نزیکەی 38 ساڵە ئامێری سنتور دروست دەکات. دێکۆر و ڕازاندنەوەی شوێن و هۆڵە تایبەتەکانی ئاهەنگ و بۆنەکان لایەنێکی گرنگی هەیە لە هونەری نەخشەسازی. ئافرەتێک لە شاری هەولێر بە سەلیقەیەکی جوان دیزاینی شوێن و هۆڵ و هەروەها ئەو شوێنە تایبەتانە دەکات کە بۆ ئاهەنگەکان و بۆنەکان بەکاردەهێنرێت. ئەو لە ڕێگەی تۆرە کۆمەڵایەتیەکانەوە ڕێکلام بۆ خۆی دەکات و خەڵکیش لەو ڕێگەیەوە داوای لێ دەکەن کە شوێنەکانیان بۆ بڕازێنێتەوە. ئەو هەم وەک پیشەیەک بۆ کارەکەی دەڕوانێت هەم وەک هونەرێک. نام میهرەبان سلێمانە خەرکی شاری هەولێرم. کارەکانم کاری بۆنە و ئاهەنگەکانە، ڕازاندنەوەیە، خەنە بەندانە، ڕۆژ لە دایک بوونە، سوپەرایزە. کارەکانی زیاتر بە ئۆنلاین کار دەکەم و زیاتریش خەڵکەکە بە ئۆنلاین یعنی کارەکانی من دەبینیتن و دیکۆر لە شتێکی سادەش دەتانی دروستی بکەی، زۆر سادەش بیتن، زیاتر دەگەڕێتەوە سەر فکرەی، یعنی بە خۆت سەلیقەت هەیە لەو کارەکەی یان نە، ئەگەر نێت بیتن شتێکی ئەوە جوان دەرناچی، دەتانی بە شتێکی زۆر سادە شتێکی جوان و سەرنجڕاکێشی دروست بکەی. ئەو کەسانی کە دێمنە لامان زیاتر دەڵێ ئەو بۆنەیان ئەو شتەمان دەوێتن بەپێی ئەوی فکرەکەی وەردەگرم بزانم ئەو چ ڕەنجی دەوێت چی ناوێتن، ئەو جە دوایە فکرەکان بەخۆم پێی دەرم، یعنی ئەو شتە لەگەوی گونجاوە ئەو ڕەنگە لە بە ئەو ڕەنگەی دەبیتن حەسەب ئەو دیکۆراتەکەیە. ئافرەت لە کۆمەلگای ئێمە تا برێ ئشکالی دێتە پێشیتن، بەس بیدایەتەکانی کارکردنی هەندێک دەیوێتن هەتا سەرکەوتنی بەدەزەینی سەبر و ئەوش بە حکمەوەی لە ماڵی پشگیریان کردم ئایلەکەم، ئەوانە هۆکاری سەرکەوتنی من بوون، تانیم یعنی ڕێچکە بشکێنم و ئەو بەهرەی هەمە نیشان بووە. هەر ڕازانەوە تایبەتمەندی خۆی تێدا هەیە، خاستن بۆ منداڵان دەبێ ڕەنگێک بکە لەگەری بگونجێ، ڕەنجی کاڵ بیتن و بۆ کچی پەمبە زیاتر بەکارێ، کوڕیشینە دەتانین تێکەڵایش بکەین، ئەوانش دەبیتن. خەنە بەندانە ئەوە تایبەتمەندیی کوردەواری تێدا هەیە، دەتانین بیکونجێنی لەگەڵ کوردەواری خۆمان و گواستنەوەی ئەوانە زیاتر ڕەنجی تۆخ و گوڵ و ئەو شتانە بەکار دەهێنرێتن. دیکۆر
دیکۆر هەبووە ینی خەڵک داوای کردووە ئەینە دیکۆر دەرچیتن بزەبت ئەو دیکۆرەمان دەرچوانندیە لەسەر داواکاری خۆی ئەینە شت دەرچووە ئەوش دەگەڕێتەوە پێی ئارەزووی کەسەکان کە ئایا ئێمە لێ هەڵبژێری یان بەخۆی هەڵبژێریت. هەندێک جار کێشەمان دێتە پێشە ئەویش بە بۆنێەوەی ینی بە ئۆنلاینە کارەکان ئەمە کارەکان ڕێک دەخین هەمووی چا دەکەین سعاتێک پێشینێ کە کارەکەی ناوێتن ئەوشمان دیبوونەکی زۆری دەوێتن و بێلی ئەوەیش کە مەسرفاتێکی زۆری دەوێتن. کچێکی تەمەن 18 ساڵ لەگەڵەوەی کە قوتابی کۆلێژی یاسایە بەڵام خولیایەکی گەورەشی بۆ کاری هونەری هەیە. ئەو بەشێکی کاتەکانی خۆی تەرخان کردووە بۆ هونەری زەخرەفە و لەگەڵەوەشتا بەشێک لە دیواری ماڵەکەی و دیزایانی ناو ماڵەکەشی بە کاری هونەری ڕازاندۆتەوە. جگەر لەوەش لە شەقام و کۆڵانەکانی شاری هەولێر چەندین نەخشی جیاوازی دروست کردووە و بە شێوازێکی زۆر جوان ڕەنگا و ڕەنگی کردووە. ناوم لاوین سیروانە تەمەنم 18 ساڵە لە هەولێرم خوێندکاری زانکۆی یاسا بەشی سیاسەتم لە سیاست دەخوێنم خاڵم وێنەکێش بوو منی زیاتر سەیریم دەکرد و تاکتیکەکانیم دەبینی کە بەکاری دێنا بەتایبەت لە ئۆیل کاڵەر حەزم دەکرد منیش بە هەمان شێوە وێنە بکێشم بەڵام نەمدەزانین چۆن دەستی پێ بکەم نەمدەزانی ئەوە لە مندا هەیە بۆ خۆی بەڵام کە دەستمدا وەرقە و قەڵەمێک زۆر گۆڕا هێدی لە سەرەتاوە زۆر بە سادەی دەستم پێ کرد یعنی وێنەکان زۆر سادە بوون و هیچ سەر بە هیچ قوتابخانەیەک نەبوو هەر شتێکی ئاسایی بوو بەڵام دواتر هێدی زیاتر پەرەم پێیدا ئەو ئیشەی من دەیکەم ماندالا و زینتێنگڵە خۆی زەغرەفەی پێدەگوترێت لە عەرەبیە و لە کوردیش نازانم گەرنایەکی هەبێت بەو قوڵیە و بەو نوێکاریە کە ئێستا تێیدا هەیە لە قوتابخانە کوردیەکان و لە مەحەد و پەیمانگاکان ناخوێندرێت هونەرەکەی من زەحمەتەکەی لەوەدایەکە لەگەڵەوەی کاتێکی زۆر خەریکی دەبم و ناتوانم لەسەر ستاندای بنم لەبەرەوەی دەبێت بە تەواوی سەیتەڕەم لەسەر ڕسمەکە بێت لەبەرەوە زۆر جار تووشی مل ئێشە یاخود پش ئێشە دەبم و بگرێتایشم تەبعاً لەگەڵی دادایی بووە ئەم بابەتیان ماندالای پێدەگوترێت ماندالا خۆی زیاتر ئەوەیە کە شێوەی بازنەییە و لە هەر بەشێکات چۆن هەلکاری کراوە لە بەشەکەی تریان بە هەمان شێوەیە بکرێت وەکو لێرەیە کەمێک لە خەتی هەلکاریەکەم هێشتوێتەوە لێرەدا پێویستە کە بەشەکانیان وەکو یەک بن واتە بە هەمان پێوانەوە بن کاتێکی زۆری ویست ئەمە نزیکەی 13 سعاتی ویست تا تەواوم کرد هەمووشی ڕەنگی ڕەشم بەکارهێنا چونکە زیاتر سەرنج ڕادەکێشێت ڕەش و ئیشێکی ترم هەمساهاندا ئەمەیان هەم بە شێوازی زینتێنگڵ کردیتم هەمی شێوازی کلاسیکە و هەمیش ڕەنگی زەیتین تێدا بەکارهێنایە خۆی ئەمانە تۆزێک لە یەکتر دوورن چووکە زینتێنگڵ زیاتر پێویستە کە ماجیک و ئەو قەڵەمانە بەکاربهێنرێت کە زیاد ناکەن بەڵام من لێرەدا توانیم میکسێک بکەم
لێرەشان بە هەمان شێوە زیینتێنگڵە خۆی ئەمە شێرە ئاژەڵێکی جەری و جوان بوو و شێوازی بوونیەی زۆر جوان بوو لەبەرەوە ویستم کە شێوازەکەی تێکەڵ بکەم لەگەڵ ئەو شێوازە ستایلە ڕسمی کە خۆم دەمەوێت خۆم حەزم لێتی ئەوەشیان زیینتێنگڵە و ماندالایە هەردووکم تێکەڵ کردیا لێرەدا ئەو بەشانیان ماندالایە ئەو بەشانەشان زیینتێنگڵە پێوانەی زۆر زۆرم تێدا بەکارهێناوە چونکە پێویستە لەو بەشەی چیم کردیا لەو لاوە بە هەمان شێوە بیکەم هەر یەک لەم ئیشانەش لە تەمەنی 12 ساڵی و 13 ساڵی لە سەرەتای دەستکردنم بە ڕسمە دروستم کردووە و هەر یەک لەو ئیشەم و ئەو ئیشەشم کە لێرەیە زۆر زۆر ئەمە سایزەکەی گەورەیە ئەمانە ئیشی ئەو دواییە من کە دروستم کردینە هەموو توانایەکم تێدا بەکارهێنا تا دیتێڵی زۆر زۆر بیت ڕەحمان بینەندە هاوڵاتیەکی خەڵکی گوندی چیانەی سەر بە پیرانشاری ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەو ماوەی 34 ساڵە لە وەرزی سەرماوسەڵە و زستاندا و لەژێر بەفر خەریکی دروستکردنی خەڵوزە و لەو ڕێگەیەوە ژیانی خۆی و بنەماڵەکەی دابین دەکات ئەو بە شێوازێکی زۆر سرنجڕاکێش لەژێر بەفر خەڵوز بەرهەمدەهێنێت. ئەمە ڕەحمان بینەندە خەڵکی چیانەی لە ساڵی 64 منەوە دەست بەو کارێ دەکەم. دەسم لە مەزرا بێ کۆنە خانوو بێ دێکردمەوە دێنم دارەکان لە لەت دەکەم بەعزە دارەکەنە هەڵان دەبژێرم بەعزە باغێکی شەیە کارە دەڵەوەرە بیبڕە بۆ خۆت بەنیوەیی دێنم بڕبڕی دەکەم و 10 ساڵی داوم. ئەوەڵی بەیانێگەز بۆ سەعات حەوت تێدایم هەتا سەعات 7:30 ئێوارەیە. ئەوە وردە وردە بە دووکەڵەکەی وردە وردە دەبێتێ شغڵ و کار و کاسبی من لەسەرەوە 7 منداڵیش بنە ڕەبی لە خوڵای بە زیاد بێ پێشی بەڕەدەچم و ئیفتخارێکی پێ دەکەم و بە زیاد بێەوە تا بۆ ساڵێ لە ئەوڵی پاییزە من هەموو ڕۆژێ ئەوە لێرمە لە مەزرا شغڵم ئەو ڕژەیە ئیفتخاریش پێ دەکەم و هیچ مەنزوریشم نییە و سەرما و گەرماش نازانم و ئەلحەمدولله لەوتی دەو بە فرەشدا سوێ دەکەم وازم زۆر خۆشە. ئەوە ئەورم تێبەدە 10 کنێداوە 10 کنێرە ئاوری دەگرێ هەتاکو گڕی خۆش دەبێت. ئەوڕۆوە دارم تێ هاویشتووە بانی زوو سەعات حەوتێ ئەوە ئاورەکە دای سێ لێ دەگەڕم هەتا دەبێتە ساعت 7:30 ئێوارێ گڵیوە سەر دەکەم 1-2 کناین دێڵمەوە بۆ هەوا چێش بانیش دێم ئەوەیش خەفە دەکەم
دوای گڵی وەسە دەکەم و دێشێلم و لێ دەگەرم حتا سێ چوار ڕۆژ 5 ڕۆژ ئاوە دەمێنێتەوە دەوێتە بخۆی دەپێشێ پاش سێ چوار ڕۆژەی دێم گڵەکەی لە سەیوەلا دەبم جوان تەلیسان دێم دە تەلیسی دەکەم ڕەبی لە خوڵای بەزیابێت 10 تەلیس 12 تەلیس ئاوە دەی بێت ئەوەنی خوڵا دای دەیبم بۆ بازاڕی لەوێ دەیفرۆشم کیلۆی بە 2200 منی 2800 منە هەموو جوورێکیان تێدایە دامم لە بازار دێنم بە قاوەخانەکان و ئێوارش دێمەوە بە زیاد بێت لە خوڵای بای 300 400 هزار تومین دەبێت. بۆ یەکەمین جار مەیدانێک بۆ کڕین و فرۆشتنی مریشک و کەڵەشێری خۆماڵی لە شیلا دزێکراوەتەوە. خەڵکی گوندەکانی دەوروبەر مریشک و کەڵەشێرەکانیان دێنە ئەو مەیدانە و کڕین و فرۆشتنی پێدەکەن. خەڵکی ناوچەکە دەڵێن ئەمە دەرفەتێکی باشە بۆی کە بتوانن بە شێوەیەکی ئاسایی کڕین و فرۆشتن بکەن و ئاڵوگۆڕ بە بەرهەمە پەلەوەریەکانیانەوە بکەن. ev bozara gelekî baş bû xelkê Şêlazê, Siriyê, Dêlokê gelekî baş bû ev bozara hatiye vekirin. Xelkekî bête siyahetê bête cihekê tên qesta vêrê dikin. Ev xelkê me giştî heywanat mal da xedandikin. Xelkê gund e. Hekeyekê tiştê pêtivî bo qesta gund dike. Vê hekeyekê tiştê pêtivî bî tema rast dête vî bozarî çi pêtiviye mirîşke dîke li elûke çi pêtiviye hazir e. Eve gelek mêjenîn eve jî hatiye vekirin. Eve hemî nabîte 10-15 rojeke bes gelek bîte qerebalık. Heçî tiştê bozarê vê tiştekî xwe firîşî jî tîntevê zîtir bi xwe dikete pare. Tişt jî xirê xwemalî ye alem 8 kilo mirîşkê xwemalî diket. Hem bû vekoştinê hem bû tomê jî ew alem hejê diket ku va bikirî. Pêgavê kes gundî nabîn. Ez çime gundî ez zîbzî nabîn ka kît firîşî kî nafirîşî. Beseke îna vê dê zanim yê firînê sanayî dê ête firîtin. Meselen 10-15 heywanek ku deyîn tevê dê sanayî bi xwe kete pare ew jî dê çît qesta gundê xwe kete ve ew jî fayde jî ket ew jî fayde jî ket. نسبت وسیکی هاتیه وکرن بو طیر و طوال مریش بید دیکل بید علوی بید سونا و چینا و قازا و همه تشتکی سیکی هاتیه وکرن بدل کوی چید بخول مالا بگریدن اما ده دیکل بید مریش بید کارچه پی لازمه ده بخوبتو مصلحت ویش دقیقیت اوید اینی تا بازاری اوج زحمتی ویرانا بعد بخو فروش تو زفری تفمالا داخلیاش لازه و دوروبرش لازه گنده حتی دیره که سوریه و گنده نزاره همی کسایی حتی گنده بروج جیت اینن لە ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە هاوڵاتیەک بە ناوی عەزیز سەیفی لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵانی 1970 تا ئێستا خەریکی دروستکردنی ئامێری سنتورە. ئەو جگەلەوەی کە ئامێری سنتوریش بە شێوازێکی زۆر شارەزایانە دروست دەکات لە هەمان کاتدا قوتابیشی هەیە کە فێری ژەنینی ئامێری سنتوریان دەکات، بەڵام خەمێکی گەورەی هەیە ئەویشەوەیە کە لە دوای خۆی کەس نییە کارەکەی درێژە پێبدات.
ناوم عزیز سەیفیە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆکانم لە بۆکان لەدایک بووم هەر لە مناڵیەوە خولیای مۆسیقا بووم حەزم لە دەنگی سنتور بوو لە ساڵی 1970 دەستم پێکرد بە فێربوون و ئامۆزشی سنتور لە ساڵی 1984 دەستم کرد بە دروستکردنەکەی لە ئێرانە لە دروستکرد لە کوردستانی ڕۆژهەڵات کەم کەس هەبوو ئەو کارەکەیانی کەس نەبوو بەڕاستی یەکەم کەس بووم کە من دەستم کرد بە دروستکردنی سنتور سا ئافرین 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 فا می ڕێ دۆ سی لا خێرە ئافرین ئافرین دەستخۆش دەستخۆش بەردەوام لە وتنەوەی وانەی سنتور ئەمانە تەلەبەی منین یەکێکیان کاگنالی ئەگەرچی تازەیە بەڵام ئەوە خەریکە فێری سنتورە بێ و تەلەبەی کەشم هەیە ڕۆژانە خەریکم دەرسیان پێڵەمەوە بۆ ئەوەی کە هونەری مۆسیقا و سنتور لێدان لەم وڵاتەدا بڕەوەی هەبێ و بەردەوام بێت ڕێ دۆ ڕێ سی دۆ ڕێ دۆ ڕێ سی سی ئەمە کارگاکەی منێ من لەم شوێنەدا سنتورەکانم بچووکە بەڵام جێ ئیشەکەی منە بێتەوە کارەکەی من لێرە ڕوبەڕانی لە سەقس لەگەڵ برادێکم بە ناوی خالیدی ڕەشیدپور دەستم کرد بە کاری سنتور دروستکردن و ئەم کارە بەڕاستی بەجددی دەستمان پێکرد ئەو دوای ماوەیەک نەیتوانی ئیدامێ بدا بەڵام من بەردەوام بووم لەم کارە هەتا ئەمڕۆکە و هەتا ئەو کاتێککە هێز و سۆما بوێت دەست و چاوم ئیشەکەم خولیای من بۆ سنتور بەردەوامە بەڵام حەزەکەم دوای من کەسانێکیش هەبن کە ئەم سەنعەتە ئەم هونەرە بەردەوام بێت و بیکەنە ڕێچکەی خۆ مزگەوتی کۆنی ئامەدی کە لە سەدەی 15 دروستکراوە لە هەندێک شوێن ئاسەواری ئاینی میترایی پێوە دیارە جگەلەوە کە لە سەردەمانێکیش مەسیحیەکان بەکاریان هێناوە ئێستاش خەڵک بۆ ئەنجامدانی مەراسمە ئاینیەکانی خۆیان بەکاری دەهێنن جگەلەوە گەشتیارێکی زۆر لە ناوچەکە ڕووی تێدەکەن و ئەو شوێنەوارە گەشتیاریە وەکو شوێنەوارێکی مێژووی دەبێت. اف جهاد بين مزقفت ومديون مازن اك جهه شنوريت كابنت بوجره وميديا شويه كتويبات وكردستان بشويه قشتي اف جهاد بري ببيتا مزقفت حمايه پرزگاهات مترويت ادوبيا و اوجي وقت تو تيا خورش تيانو مزقفت درج کو تيا خور او اك حمايه پرزگاهات متروي بیا هر واسه سردو بگجیت دو حیات که بیا پرخ درج کوه اوجی یک شون نشانت پرزگاهات متروی بیا هر واسه قوس و قبات دهان اوجی یک شمایت پرزگاهات متروی بیا و یا طوری بیا بشویه که گشتی او همی اون او نشانن کو افجها وکی پرزگاهی که بیت کارینان و سردم دیانت و متروی دابید اوجیش 1001 پیش زاینه لسردم هاتون اسلام بوده داوره بجین تویبات سر وقت عماد الدین زنگی دمه هرشی داور حکار یا کری و تویباتی باجر آمدیاتیا خراب کردن بریار دایا کو اف جهابی تا مزگفت هاتیا تمام کردن سردم خلیفه‌وی بدرالدین اللؤلؤی کو سال 1153 بیتا 548 هجری لچرخ 12 و اف مزگفت اف شبکه گشتی همی برای تروشتی هاتیا چک درست کردن و گیچو کسلا لسردم بدرالدین اللؤلؤی درگاه و مزگفت هاتیا درست کردن و منبرک هر دو جیب داره میوه هاتی ندرست کردن
ونوكاجي عرسكينا المزخونو نشتيموني عراق البغداد وهر وصل في مزقفتي دو بعدها مزقفتي جي ما هاي بيرك اوفيب كوبسو 6 متر كيرا كو ايك شلون حف بير البوجر ومدينه داغه رئيسي جي مزقفتي من ورا كنت دروس كان او جي زبريد بوسردم مير سلطان حسين ولي كمير ميرگاه بهدينو بيا سال 1534 حتى 1507 هاتیا دروس کردن اف مناره شیوه از که پرک و پیک و دقیق هاتیا دروس کردن همیشه برای بازی و کسلی هاتیا دروس کردن. بلگه بوده چنده که امیدی بوجر پیک و جیان بیام سردم میرد میگه و بدینان و برداشی ما جهت پرزگاه زرادشتیال بی بوجری هاین پرزگاه میتروی نشانت ویل بوجر امیدی هاین و چه جوازی جنا بین ما وان دانه بیا همین دمادا پیک و جیان و خوشی و نخوشی الگله هاتینە کۆتایی ئەڵقێمجارەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەرشاد و بەختەوەر بن.